سلامی خوای گەورەتان لێبێ میوانانی ماڵی خوا سلام علیکم و رحمت الله و بەرەکاتوه. خوای گەورە بۆ خاتر گەورەی خۆی ڕحم بە هەموو لایەکمان بکە، ژیانمان خۆشتر و چاکتر و باشتر بکە و ئەوەی چاک و باشە خوا بیخاتە ڕێگامان، ئەوەی خراپە لێمان دوور کاتەوە. لەم ساڵەدا ئەوەی چاکەمان کردووە خوای گەورە لێمان وەرگرێ، ئەوەی خراپەمان کردو لەم ساڵە بۆ خاتر ناوە جوانەکانی قڵەمی عەفو بێتە سەر تاوان و گوناحەکانماندا و ساڵی تازەمانش بکاتە ساڵێکی پڕبەرەکەت، پڕخێر، پڕچاکە و باشە بۆ هەموو لایەکمان. اللهم ئامین. مسلمان عزیزەکان، معلومی جەنابتانە کۆتا وتارمانە لە مانگی لە ساڵی 2021 وتارێکی تر ئینشاڵڵا چینە ساڵی تازە حەزم کرد عیبرەت و دەرزێک وەربگرین بەوەی ئەم ساڵە ئینسانی مسلمان لە ژیان و تەمەنی خۆی چی سوود وەربگرێت. ئەچینە خزمەتی قورئانی پیرۆز. عنوانی وتارەکەمانەوەیە ژیان و تەمەنەکانمان چی تێئەگەین لێی. خوای پەروەردگار لە یەک ئایەتدا دەفەرمێ، ئایەتێک دێنینەوە باسی ئەمە دەکا پەروەردگار لاپەڕەکانی قورئان هەڵدەینەوە. خوای متعال جل جلاله دەفەرمێ: يا أيها الناس إن كنتم في ريب من البعث فإنا خلقناكم من تراب ثم من نطفة ثم من علقة ثم من مضغة مخلقة وغير مخلقة. أما آية تشرينا هاتوا لسورة حج آية 5. أما باسی ئەوەمان بۆکە ئیماندارن و خۆشەویستان دەر زۆر گەورەیتیایە. پێمان ئەڵێ ئەو کەسانەی وا گومانیان هەیە لە زیندووبوونەوەی لە قیامەت، خۆ گومانتان لە خۆتان نییە کە لە دایک بوون و لە نەبوون و هاتنەتە بوون. پەروەردگار پێمان ئەڵێ ئەی خەڵکینە کە هەندێک هەیە گومانی ها لە دڵاوە ئەزانێ لە قیامەتە زیندووبوونەوە نییە، بەڵام باشترین بەڵگە ئەوەیە کە خۆتانن هاتوونەتە دنیا و ئەوانەیشی کە تێنە سەر دنیا بەش بەشن. خوای پەروەردگار پێمان ئەڵێ هەندێکمان هەیە لە زگی دایکمان دەرئەچین بە مردووی دێین. خوای پەروەردگار پێمان ئەڵێ هەندێکمان هەیە نامرێ، دێتە ژیان، لەحزەیە دەمێنێ و دەمرێ، هەیە سەعاتێ دەمێنێ، هەیە ساڵێک دەمێنێ، هەیە چەند چریکەیەک دەمێنێ. ئەمە پەروەردگار لەم ئایەتە شیرینە ئەمەمان پێ ئەڵێ 8 مانە زۆر دەمێنێ هەتا تەمەنی دەگەیەتە پیری. بەڵام ئەمانە هەمووی ئەوەی کە لە یەکەم لەحزەوە دەمرێ، ئەوەیشی هەتا ئەگەیەتە کۆتایی تەمەنی درێژ دەکا هەر دەمرێ. کەواتە هەموومان ئەبێ هەر بمرین و هەر بگەڕینەوە بەلای خوا. نەبی نوح تەمەنی درێژە لە ناو پێغەمبەرانە، چەندێ درێژ بوو بەڵام هەر مرد و هەر گەڕاوە. پێغەمبەران هەمووی پیاوچاکان. کەواتە ژیان ئەمەمان پێ ئەڵێ چەندێ بژین هەر ئەمرین، بەڵام ئینسان ئەوەیە عیبرەت وەرگرێ لەو تەمەنەی کە هەیەتی و دەرسی لێ وەربگرێ. ئەگە تەماشاشکەین زۆر جار پێمان ئەڵێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تەمەنی ئومەتەکەی زۆر نییە و زۆرش کورت نییە، بەڵام پاداشت و یەکجا زۆری داناوە بۆ ئەو کەسانەی کە خەیر و باشە و چاکە دەکەن بۆ ئەوەی پاداشتیان وەرگرێتەوە. ژیانی ڕاستەقینە ئیمانداران لەکوێ دەستمانەکەوێ ئێمە؟ ئەم ژیانی دنیاە کاتیە ئەڕوا ئەها منداڵی حەزەکەی گەورە بی، گەنج بی، کە گەنج بووی حەزەکەی کەمێک گەورەتر بی، کاتێک گەورە ئەبی ڕیش سپیە بێ، سەر سپیە بێ، حەزەکەی گەنج بی بگەڕیتەوە، بەڵام ناگەڕیتەوە. یەواش یەواش بەرەو کزی دەچی هەتا نامێنە و وەفات دەکەی و دەڕۆیتەوە. ژیانی حەقیقی لە ناو گۆڕا دەست پێەکە. ژیانی ئێمە نەبڕاوە چی ژیانیەکە نابڕێتەوە، تەواو نابێ، مردنی تیا نییە. ژیانی چییە؟ لە ناو قەبر و دەست پێەکە هەتا بەهەشت یان تا دۆزەخ. خوا پەنامامدا لە دۆزەخ. ئەمە باشترین ژیانە ئینسان ئەزانێ. پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام: الكيس من دان نفسه وعمل لما بعد الموت. ئەو کەسە ژیرە عاقڵە کە جارجار ڕائەوەستێ لەگەڵ کار و کردداری خۆیان محاسەبەی خۆی دەکا و کردەوەش ئەکا بۆ دوای خۆی بۆ مردنی، یعنی کردەوەی چاک دەنێرێ، ناکەوێتە دوای ئارەزوو و شەهوەتی خۆی لە دنیادا. ئەمە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەمەمان پێڵێ کە کردار بکەین بۆ چوە بەناو قەبرەکە، ئەو ژیانەی کە حەقیقیە کە پێمان ئەڵێ پێغەمبەری خوار. کردەوەکان لە قیامەتە ئێمە ئەڕۆینەوە بەناو قەبر، چی دێتە ڕێگات؟ کردەوەکانت. ئەم ساڵە کە ڕۆیی چیمان کردووە؟
ئەزانن ئەم کردەوانە پێمانە دەنەوە لە قیامەت ساڵی 2021 گشتی نووسراوە لە فایلی تۆ منە هەمومان تۆمار کراوە ئێستا لەحزە بە لەحزە چاکەکان هەمووی ڕیس کراوە و چی خراپەکانش هەموو ڕیس کراوە هیچ عوزرێکمانش نییە بڵێن نەمان وتووە نەمان کردووە نەمان زانیوە ئەها هەردوو شایەتەکە لەگەڵمانایە ئایستا ئێمە قسەکەین لەگەڵمانایە هەمومان شایەتمانەیە مەلایکەی ڕاست ئەوە شایەتە لەسەر کردەوە چاکەکانت لە قیامەتا دێ و دەفتەرەکە دێنێ خوایە ئەمەی وتووە بەندەکەت من مراقب بم بەسەریەوە لە هەر کوێوابێ لەگەڵتایە و مەلایکەی چەپش لە هەر کوێوابی خراپە بکەی لەگەڵتایە خراپەکەت بۆ دەنووسێ کەواتە خوای پەروەردگار بەندەیەکی نەخستووەتە سەرزەوی ئیلا دوو شایەتی بەسەرەوەیە ڕەقیبە هەمووی دەنووسێتەوە لە کتابەکانی ئەتەوێ چی کردارێ لەوێ تۆمار بکرێ و لە قیامەتشدا کە بیخوێنیتەوە ما يلفظ من قول إلا لدي رقيب عتيد هەر وشەیەک دەڵێی خوا تۆماریەکە بە مەلایکان ڕەقیبا بەبەسەرتەوە مەلایکەکان تۆماری دەکەن و دەیخەنە ناو سجدەکەت و هەڵی دەگرن بۆ ئەو ڕۆژەی کە دەگەڕێیتەوە بۆ دیوانی خوا لە قیامەتە موسڵمان عەزیزەکان ئەزانن خۆمان کردەوەی خۆمانە خوێنینەوە لەوەی لامان دروست بێ بڵێن هەندێکمانن و خوێندەوارە نازانێ بیخوێنێتەوە لەو ڕۆژە هەمووی خوێندەوارە لە قیامەت نەخوێندەوار نامێنێ هەموومان ئەو زبانەش ئەزانین کە خوا ئەمرمان پێ ئەکا چی بکەن بیخوێننەوە تاک بە تاک هەڵمانە سێنن هەستە ئەوە کتابەکەتە ئەوە سیلەکەتە بیخوێنەوە چەنێ ناخۆشە لە بەردەم هەموو دنیایە ئەبێت تۆ هەڵەسی گشتی باسەکەی ئەی چەنێ خۆشە کردەوەی چاکەی زۆری تیا بێ و خراپەی کەم بێ ئەمە خۆشە هەر لە خۆت و حەزەکەی بیخوێنیتەوە ها لە ناو قوتابخانە ئەگە تەلەبەیەک زیرەک بی کە مامۆستا هەڵستێنێ بڵێ هەستە دەرەجەکانت بخوێنەوە پێی خۆشە ئەگەر نەکەوت بێ بەڵام ئەگە کەوت بێ دەرەجەکانی زۆر کەس بێ لاواز بێ حەز ناکە مامۆستا پێی بڵێ هەستێ چونکە شەرمەزاریە لە ناو برادەرەکانیدا ئەی بێ تەشبیه نەبێ لە دیوانی خوا جەلە جەلاله و ئەڵڵا گیان ڕاوەستاوە لایقە بەخۆی مەلایکەکان ڕاوەستاون هەمووی پێغەمبەران پیاوچاکان هەموو ئومەتەکان ڕاوەستان هەر ئومەتی محەممەدش نییە لەوێ فەضەحبی لە بەردەم هەموو ئومەتەکاندا هەموو بەشەریەت هەموو مرۆڤ هەڵتەسێنن فڵانی کوڕی فڵان هەستە ئەوە سجدەکەتە 99 سجدە ما بین السەمای والئەرض هەمووی نووسراوە هەناسەکەت چیتیان نووسراوە دەبی خوێنەوە اقرأ کتابك بخوێنە دەی کتابەکەت خوێنەوە بزان چیت کردووە لە ناو کتابەکەتا چیەیە لەوەی ئێمە هەزاران شتمان کردووە بینی خۆمان خوا ئازانێ کەس نازانێ بەڵام لەوێ ئەگە خوا پەروەردگار لەو ڕۆژەدا ئەگەر سترت نەکا زۆر فەزحەبی خراپەیە و نەکبەتیە و قوربەسەریە لەو ڕۆژەدا بۆیە تەمەن دەڕوا ئەبێ عیبرەتی لێ وەرگری لەو تەمەنانەی کە دەڕوا لەو ڕۆژەدا خوای پەروەردگارە فەرمی اقرأ کتابك بنفسك اليوم عليك حسيبا بخوێنەوە نفسی خۆت بخوێنەوە ئەوان نایخوێنەوە بۆت خۆت ئەبێ لەو ڕۆژەدا ئەو کردەوانە بخوێنیتەوە ئافرین بۆ کەسێک کە لەو ڕۆژەدا کردەوەی چاکە و باشەی هەیە و خۆیشی دوور ئەگرێ لە چی لە کردەوەی خراپە حەز دەکەی کتابەکەت چیتیان نووسرابێ یەکێکی تر لەوانە حەز دەکەی لەم ساڵەدا چیتیان نووسرابێ کتابی من و تۆ ئێستا تەواو دەبێت ساڵ قفڵەکرێ خۆمان چۆن لەزەر کتابەکانمان لە دنیا دانووسین 2022 تاریخەکانی ئەگۆڕین خۆی پەروەردگارش گشتی هەڵەگرێ بۆت ساڵ بە ساڵ دای ئەنا لە ناو سجدەکەت و دوایش پیشانتەدا بەڵام تۆ پرسیارێ لە خۆت بکە و پرسیارێ لە خۆمان بکەیت حەستین لەناو ئەم کتابە کە خۆی پەروەردگار هەڵێگرێ کە مەحفوظە گوم نابێ مەلایکان ئەینووسنەوە و لە ڕۆژی قیامەتە هەموو ئەندامەکانمان شایەتە بەسەرمانەوە حەزەکەین چیتیا بێ بەتەکید هەمومان حەزەکەین چاکە و باشەی تیا بێ دەی با چاکە بکەین باشە بکەین بۆی دەفتەرەکانمان پڕی چاکە و باشە بێ فمن يعمل مثقال ذرة خيرا أو شرا مثقال ذرة خير بێ یان شەڕ بێ ئەنووسرێتەوە لەو کتابە ئەبێ ئینسانی مسلمان ئەم تەمەنە ئەڕوا شتێ نەکا خۆی گوناحبار کە مسلمانەکان هەموو ساڵ ئێمە باسەوە نەکەین باشە زۆر جار زۆرە وترێ ئێستا سەری ساڵە و زایە نییە چی گوناحێکە و چی تاوانێکە و چی سەرپێچیەکە بڕۆی بەناو پێغەمبەرێکەوە پێغەمبەری خوا جەلە جەلاله یەکێ لەو پێغەمبەرانە و یەکێ لەو
دایکی ئەوان بێی تۆهمە ببەخشیتەوە، لە پاڵی ئەوە عەرەق بخۆیتەوە، لە پاڵی ئەوە شتی ناشەرعی بکەیت، لە پاڵی ئەوە ئەوەی خراپە تێکەڵی ئافرەت و کوڕ و هەموو شتێکی مباحاتی خڕوافاتی خۆیان بکەن، ئەمە چییە پێغەمبەرێ لە دایکە بێ؟ ئەمە لەکوێ هاتووە؟ ئەمە لەکوێ هاتووە؟ یەک خوایە تۆ بیکەیتە سێ خوا نەعوذ بالله. مسلمان ئەبێت تێبگا گەنجی ئازیز، تۆ نەخوێندەتەوە لەبەرت نییە قل هو الله احد الله الصمد لم يلد ولم يولد، خوا کەسی لێ نەبوو کەسی لێ نابێ. تۆ چۆنە چیتە حەفلەیەکەوە بڵێ خوا کوڕی هەیە، خوا لە دایک بووە ژنی هەیە؟ ئێمە نابێ بە عاتفی بڕۆین بڵێن شتێکی سادەیە. ئەمە لە دینی من و تۆدا کوفرە، تەوبەی لەسەر نەکەی بە کافری ئەمری، خوا پەنامان بدە. شتی ئاسان نییە، شتی هەوانتە نییە هەروە بەگاڵتەی بگرین و بەگاڵتە ڕایگرین. شتێکی زۆر قورسە لە دینی من و تۆدا. ئەبێ وریابین کاتی ئاوا دەکەی یعنی سێ خوا نەعوذ بالله لەسەر زەویە هەیە. ئێمە بێ شتەکان جوان شی بکەینەوە تێبگەین. ئەوها لەسەر دینی خۆی دینی محاسبە ئەکرێ، بەڵام تۆی مسلمان، تۆی دیندار، تۆ مسلمانی شایەتمانت هێنا وەڵێ یەک خوا هەیە و یەک پێغەمبەر هەیە، ئێ معقول نییە هەموو ساڵێ تۆ بڵێی کاکە سێ خوا هەیە نەعوذ بالله. ناکرێ. ئەبێ وشیار بی، ژیر بیت، کۆتایی ساڵ و بیدایە ساڵت بە شتێک نەبەیتە سەر خوا لێت تووڕە بێ. ئەبێ زۆر وریای خۆت بی و سنووری خوا نەبەزێنی، نەیشکێنی. ئیمانداران با نەیشکێنین. ئێمە ها چیمان نەکرد بۆی باران نەبارێ؟ چیمان نەکرد؟ هەمومان پیا و ژن و مناڵە گریا. ئێستا ناکرێ خوا بارانین باردووە، خوا بەفرە بارێنێ، ئێمە بچین لەسەر بەفرەکە ناشەرعی بکەین، بڕۆین ئیشی خراپە بکەین، بڕۆین تێکەڵە دروستکەین، بڕۆین ئەوەی کە خوا پێی ناخۆش ئێمە بیکەین. ئەبێ؟ نابێ. خوا زەویەکانمان ئەڕوێنێتەوە سەوزی ئەکا. ناکرێ من هەتا کەی زەویەکەی تۆ داگیرکەم، تۆ هەتا کەی زەویەکەی من داگیرەکەی؟ داوای ڕەحمەت شەکەی؟ ئەی خواوە تا گردیوە ئەم سەرشە بارانی، ئەم سەرش ڕەحمێکی کرد بزان دوعای کشی ژنێکی داماوی پشتەماوە یان پیاوێکی ڕیسپی لە کۆڵی ماڵێکدا دوعایەکی یان منداڵێک یان بێزمانێکی حەیوانێک بارانی بارانەوە ئەم سەرشە بۆ ئێمە. ئیمانداران ئەبێ وریابین ئێمە کاتێ خوا نیعمەتی ئەگرێتەوە بۆی پێ بگەڕێینەوە، کاتێ نیعمەکەی گردن نەگردەوە ڕشاندی خۆ نابێ دووبارە هەم بڕۆین تاوان بکەین وەک بەنی ئیسرائیل. بەنی ئیسرائیل کاتێ خوا نیعمەتی ئەباران ئەچوون خراپەیان نەکرد، کاتێ نیعمەتەکەی ئەگردەوە پەروەردگار ئەچوونە پاڕانەوە، هەمویان دەچوونە شوێنە ئاینەکانی خۆیان، خوایە بارانمان بۆ بارێنە، ئەم ڕەحمان پێ بکە. ڕەحمیان خوای گەورە هەمەیە باران هەمە چوون خراپەیان دەکرد، هەتا لە دوایە خوای گەورە لە ناوێنیدا. ئەبێ وریابین ئێمە کاتێ شتێک دەکەین زۆر وریابین. مافێکی تر لەو مافانەیە ئەوەیە کە تۆ سنووری خوا نەبەزێنی، وریابە سنووری خەڵکش مەبێزێنە. ئەمش زۆر گرنگە. دوو سنوورمانەیە لە دنیادا، دوو حەقمانەیە، دوو مافمانەیە، سنووری خوا، سنووری خەڵکی. خوا ئەم دوو تۆڵەت لێ ئەکاتەوە لە قیامەت. ئەلحەمدولیلا کەس لەسەر زبانی تۆ زبانت پاراوە لە خەڵک سوپاسی خوایەوێ، دەمت بگرە لە خەڵک، باسی کەس نەکەی باش، دەستەکانت بگرە با کەس. المسلم من سلم المسلمون من لسانه ويده كما قال النبي عليه الصلاة والسلام. ئیماندار کامەیە؟ پێناسەی کرد پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم. مسلمان کامەیە؟ ئەو مسلمانەیە خەڵکینە پارێزراون لە زبانی و لە دەستەکان. کەواتە هەر کەسێک پارێزراو نەبێ لە زبانی و لە دەستەکانی، وریای خۆی بێ مسلمانیەکەی تەواو نییە، ئەبێ مراجعەی خۆی بکە. ئەمە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەمەمان پێ ئەڵێ. یەکێکی تر ئەوەیە ئەو کەسەی کە خەڵکا لە ژێر دەستیا. ئیمانداران ئێستا تۆ ڕئیسی عایلەیەکی، ئەو ژنە ئەو منداڵە ئیتر چەند برایەکا لە ژێر دەستا، چەند خوشکێکا لە ژێر دەستا، عەشرەت یەسیر دەمتووەکە، ئیتر هەتا بێتەوە مدیرێکی قوتابخانەیەک، هەتا بێتەوە بڵێن محافەزەیەک، بێژین قایمقامێک، مەسوول دایرەیەک، مدیری مەکتەبێک، هەتا ئەچێتەوە سەرەوە محافظی، ئەمجا ئەچێتە وەزیرێک، ئەمجا ئەچێتە ڕئیس وڵاتێک. ئەمانە هەمووی لە قیامەتە چەند کەس لە ژێر دەستا بێ لە ڕۆژی قیامەتە هەردوو دەستت ئاوا زنجیرە، ئاوا زنجیر، ئەوانش دەستیان نهات ناقڕەت.
ئەگەر حەقت دا بێ ئەم خەڵکە دەستیان لە ناقەڕەت خوای گەورە ئەمرەکە دەستیان لە ناقەڕەی بکەنەوە. ئەگەر وانە بێ هەر بەو شێوازە ئەتێرن بۆ حضوری خوا، ئەڵێن خوای ئەمە غەدری لێ کردین، ئەوانەی کە لە ژێر دەستی توا بوونە، خوایە ئێمە مافمان لای ئەمە حەقی نەداوین و غەدری لێ کردوین و مافی نەداوین. ئەبێ وریابی ئەمە زۆر خەتەرە. یەکێکی ترش لەوانە القضاء ثلاثة، واحد في الجنة واثنان في النار. ئەمش پەیامێکە بۆ ئەوانەی کە دادوەرن. ها پێغەمبەری خوا چێ ڕەشەیەکە دا، دادوەران سێ بەشن، حاکم یعنی پێغەمبەری خوا فەرمێ لەو حەدیثەدا القضاة ثلاثة واحد في الجنة، یەکێکیان لە باشتا دوانیان لاگرە، یعنی سێکوتە، دوو بەشی لاگرە بەشێکی لە چییە؟ لە باشتە. قورسە ئەمڕۆها ئێستا ڕۆ حاکم ئەمڕۆ بە کەیفی خۆی ئیمزایەکاو لەبەر خاتر فڵان و فیسان و فڵان کەس و فیسان لە دیوانی خوا ئەمە نییە نەحەق بکەیتە حەق، حەق بکەیتە نەحەق، بەخوا هەموو لێسێنەوە لە ڕۆژی قیامەت. کابرا کەسێکی کوشت بێت و بڵێ قەینا نەیکوشتووە، ئەمە زۆر خەتەرە لە دیوانی خوایە، چونکە شەریکی تۆ لەگەڵ ئەو تاوانەی کە کردوێتی ئەو جەریمەیان دزی کردووە یا شتێکی کردووە خراپەیەکی کردووە، تۆ چی؟ تۆ شەریکی لەگەڵیدا، ئەبێ زۆریای خۆت بیت. کۆتایی دەین بەو قسەیە، ئەو کردوانەی کە دەکەین چاکە بێ بۆ باشتەمان با ئیماندارن، ئەوەی خراپە بێ بۆ چیەمان با؟ بۆ دەزە خوا پەناماندا، بۆ ئاگری جەهەنەم خوا پەناماندا. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم سهل بن سعید گێڕێتەوە لە حەدیثێکی ترشە هاتووە، ئەفەرمێ لەگەڵ پێغەمبەری خوا بووین صلی الله علیه وسلم، حیوانێکمان بینی تۆپی بوو بێژین، ئەم حیوانە پێغەمبەری خوا فەرمووی کێ ئەوێتی ئەمە بیکڕێ؟ بوونێکی هات زۆر، یان پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە حەدیثێکی تردا ئەڵێ کێ ئەمەی ئەوێ گەرەیکێتی بیبا بۆ خۆی؟ وتیان ئەی پێغەمبەری خوا ئەمە تۆپیوە کێ گەرەیکێتی؟ بۆنێکی تێ کێ ئیسفادەی لێک؟ وتی ئەمەیکی ئیسفادەی هەیە کە بیسێنی؟ وتیان نە. وتی جی ئیسفادەی هەیە ئەمە خاوەنەکەی سوودی لێ وەرەگرێ؟ وتیان نە. پێغەمبەری خوا فەرمووی سوێن بەو کەسەی کە نەفسی منی بەدەستە، پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، ئەو حەیوانە بۆگەنە چەندێ خاوەنەکەی سوودی لێ وەرناگرێ و چەندێ بۆ کڕین ئیسفادەی نییە، ئەم دنیایە لای خواوەکەوە وایە، هیچ قیمەتی لای خواوە گوێرەی ئەو حەیوانە کە چییە؟ لاکەیەکە بۆنیتی. ئەمجا فەرمووی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم سوێن بەو کەسەی کە نەفسی محەممەدی بەدەستە صلی الله علیه وسلم، ئەگەر دنیا بە قەدەری باڵە مۆشیلەیەک، ها مۆشیلەی بچووکەیە باڵەکەی بەعجار نابینی، لای خوا قیمەتی بوایە قەترەیە ئاوی نادا کافرێک لەسەر زەویە. ئەم دنیایەوە هەمومان هەڵپەمانە بۆی، لای خوا ئەندازەی ئەو حیوانە تۆپیۆی نییە، و لای خوا قیمەتی ئەوەی نییە کەچی کە ئینسانەکە مرۆڤەکە کە بیکڕێ و ئیسفادەی لێ بکە یان بە گوێرەی ئەوەی کە قومی ئەو بداتە کافرێک. ئیماندارن بۆیە تەمەن دەڕوا، بەڵام گرنگەوەی کردەوەی چاکە دنیا نەمان خەڵەتێنێ. خوای گەورە ڕەحمە مەلایکەمان بکە، عاقبەت خێرمان بکە.